دەمە و بەیان بوو دوو کەس وەک ئەوەی لە کۆڵم بکەنەوە لێرە فڕێیاندام لە نێو کەندێک یان وا باشترە بڵێم لە نێو کەندی سبڵدانێک بۆچی نازانم بیان و زۆرە بۆ کوشتنی من ببورن لە بیرم چوو ناوی من دێکانە ڕەنگەی تر بە ناوی خۆم بانگم نەکەن دەنگی ئەمبوڵانس دێت خەریکە نزیکە بێتەوە وەک ئەوەی من هیچ نەبم بێڕابرد و بێبیرەوەری بە ئاسانیم دیوە و دیومەکەن و هەڵمەگرن و ئەمبەن ئەم دیمەنەم پێشتر بینیوە نازانم ئەبێ بیر بکەمەوە بۆ مەگەر تەرم بیرەکاتەوە ڕەنگە فیلمێک بوو بێت یان هەواڵی کوژرانی ژنێکی تر و فڕێدانی لە نێو زبڵدان بە دوو پیاو فڕێیاندام و بە سێ پیاو تەرمەکەم هەڵەگرنەوە تەنیا 4 کاتژمێرە کە من لە دێکانەوە بووم بە تەرمێکی بێکەس هێشتا نازانم بەرەو کۆمە بن ئەم پیاوانە بێدەنگن کەسیان لەسەر تەرمەکەم ناگرین حەزەکەم بم دوێنن بانگم بکەن حەزەکەم کەسێک بەسەر بێکەسیمدا بگری ئەمەوێ کەسێک یان دەستێک بە حورمەتەوە بمنێژێت دیاردەی ژنکوژی یەکێک لەو دیاردانەیە کە مەڕاستی دیاردەیەکی قێزەوەنە من هەمیشە وتوم و ئێستش هێڵێمەوە هیچ شەرفێک لە ژن کوشتندا نییە و بەداخەوە ئێمە هێشتا لە کوردستان لە هەندێک لە ناو بەشێک لە کۆمەڵگای ئێمە خەڵک بە ئاسایی ئەیزانێ ژنێ بکوژێ لەبەرەوەی کە دوور کەوتووەتەوە لە باوێکی کۆمەڵایەتی کە ئەمە بەڕاستی لەم سەردەمە بە هیچ شێوەیەک حەق نییە نە قانونیەن قبول کرێت خۆشبەختانە قبول ناکرێ بەس نەک لە ڕووی لە ناو کۆمەڵگاشەوە ئەمە ئەبێ ڕووڕەش بکرێت ئەم دکتۆرە هاتوو لەسەرم تاتە شۆرە هەموو گیانی پشکنیم وتی بە فیشەک کوژراوە بیخەنە سەلاجەکە بزانین کێ تەرمەکەی وەرەگرێت ڕۆژانی چاوەڕوانی ڕۆژانی هەڵلەرزین لێرەم لە نێو سەلاجەیەک سەرما مۆخی ئێسقانە سووتێنێ هەڵە لەرزم و کەس نایات 2 مانگە دەرگیان لەسەر کڵۆم داوم دەنگی ژنێکی ترە بیستم ئەویش وەک من تازە کوژراوە دەنگی کپ کراوە یەکەم ڕۆژ کە هێنایان گوێم لێ بوو وتیان خنکێنراوە من ناوێرم دەنگ هەڵبڕم و بانگی بکەم بەڵام ئەویش وەک من هەڵە لەرزێ سەرباری پرسیارەکانی بەڕێز دادوەر کە ئاراستەیە باکە ئێمە هەندێک چمچی پزیشکی هەیە کە پرسیارە بشکەن و نەیکەن ئێمە خۆمان ئەبێ لە ڕوانگە پزیشکەکەەوە بۆی بکەین شێوازی کوشتنەکان هەندێک جار زۆر قاسیە زۆر وەحشی گەرانەیە ئەی من لامە کراوە بە دوای کوشتەکەی کراوە بە 12 پارچەوە لەت و دابان ناوەتەوە تاوەکو و پشکنەکەی لەسەر بکەین بەڵێ شێوازەکان لە شێواز بەڵام بە زۆری ئەوانی کە ئایان بینین زۆربەی زۆریان بە گول لە کۆتاییان پێێنن ئەو تەرمە کە ئەبرێت ئەو ڕقامی نێنیە ئەیرێت بە چێ؟ ئەیرێت بە بەڵەندەرەکە مەسەلەن ژمارە 75 گریمان وەکو باسمان کرد لە ژێریا خەتێک لە ژێریا 2022 بۆ نەوەکا سوتفە ونبوویەکی ساڵی 2010 هەر ڕقم 75 بێت چکە هەموو ساڵی ئێمە لە سفرەوە دەست پێەکەینەوە بەڵام من لا حەزم کرد ئەو ڕقەمانە وا بە مەزبوطی نانووسرەوەی کە من لە راپۆرتە ئەعلامەکەیە بینیم بەڕاستی بۆ ئەوە چی بۆ چیەوە من سوتفەم کردووە زەلام نێژراوە 3 ڕۆژ کە سوکارەکەی هاتووە تۆ بەو ڕقەمە ئەچیتەوە سەر شوێنەکەی یەکسەر بە چۆن ڕۆیشتویت عکسی یەکەیتەوە
ئەچی ئەینێری بۆ مەرکە شورتەکە بڕیاری دادوەر وەرەگرێکەوە ئەمە بڵێن برای ئەو کەسەیە ئەوان سۆراخی خۆیان نەکەن وەکو چمکە تاحقیقەکە ئەنێرێتەوە بۆ شارەوانیش لەگەڵ بەڵێندەرەکانی نێرێڵە کاکەجان ئەوە گۆڕەکەیەتی بەڵام وەکوتم هەستم لە بێسەروبەریە کرد لەو ژمارانەی کە بینیم چکە ئەبێت هەموو ژمارە ساڵەکەی لەگەڵا بێت نەمبینی هەمووی ساڵەکەم نەدی ترە شێت کوژا بێتەوە شێت چی نازانم پێش لە مەرگم لێرە بووم ڕۆژانی چاوەڕوانی ترس لە دەرچوون مانەوە لە نێو خانوێک کە هیچ ئاسۆیەکی تیابەتی ناکەی یانە بوو ژیانی ئێرە هەڵبژێرم یان هەتا لە دەلاقی تەلبەندکراوە سەیری هەڵاتنی ڕۆژ و شەو بکەم هەمومان وەک یەک گیرۆدەی دەستێکی پۆڵاین بۆ کۆتوو بەندکردنمان ئێمە لێرە زیندانین پیاسەکردنی بێکۆتایی هەستان و خەوتن قوفڵ و زنجیرکردنی دەرگاکان من ئێمە چیمان کردووە یاسا ئەتوانێ عقوبەی تاوانبار بدە یاساکان نەیانتوانیوە فەرهەنگی ژن کوشتن لە ناوبەرن لە چاو ساڵانی ڕابردوو زۆر زیاتر کەس حکومەدرێن بۆ ئەو تاوانانەی کە ئەکرێن بەرامبەر بەژن بەڵام نەمانتوانیوە فکر و بیری ژن کوشتن لە مێشی کۆمەڵگای خۆمان دەربێنین ئەمە پێم وایە بە قانون ناکرێ ئەمە بە حملەیەکی فراوان ئەکرێ کە نابێ هەر ڕێکخراوی بە احترامەوە بۆیان ناکرێ تەنها بە ڕێکخراوی ژنانەوە ئەم ئیشە بکرێ ئەبێ پیاویش هەبێ کە باوەڕی بەوە هەبێ کە یەکساری فعلی هەبێ لە ژیان لە ئابووری لە سیاست و ئەو کاتە ژن و پیاو کەسانی بەتەمەن و گەنج کەسانی ئاینی و کەسانی دیکە پێکەوە بگەنە ئەو قەنەعەتە کە ئەمە نابێ قبول بکرێ کە توانیمان وەکو کۆمەڵگا بگەینە ئەو قەنەعەتە ئەو کاتە یاساکان بەردەوام بن لە ئیجرائاتکردن بەرامبەر بە تاوانێک کە ئەکرێ بەرامبەر بەژن بەڵام ئەو کاتە تاوانەکە لە ئەساستا ڕوونایە چکە عەقڵیەتەکەت گۆڕیوە ئەمانە لە دەوری من ئەسوڕێنەوە ئەترسن بمکوژن بەڵام من ئەمڕۆ ئەڕۆم بۆ لای حاکم بۆی لەم زیندانە دەربازم کە من بەرگەی مانەوەی شێڵتەر ناگرم نامەوێ بەمانەوە لە چاوەڕوانیە ژیان بەسەر بەرم ئەمەوێ گەر بژمرم هەوای ئازادی هەڵمژم من خۆم مرۆڤە خەمەوە چۆنە بێ کەسێک مرۆڤ بخاتەوە دیل بکرێت لە شەقەی باڵەدەم بەرەو ئازادی بە گوێرەی ئەوەی ئەو ڕزگاربوانەی لە ماڵی داڵددانی ژنانی هەڕەشە لێکراون ژیانیان مەترسی لەسرە لەبەر ئەوە بە تیمی تایبەت ئەم ڕزگاربوانە ئەتوانم بڵم ئەگوێزینەوە بە سیارەی تایبەت بۆ ئەوەی ئاشکرا نەبن و ئەو سیارانە پێویستە جامەکانیشیان ڕەش بێ حاڵەت هەبووە کە تووشی کەتیا ڕوبەڕووی مەترسی بووینەتەوە لەبەر زۆری هەڕەشەی ئەو ڕزگاربووی کە لە ماڵی داڵددانی ژنانی هەڕەشە لێکراوە گواستومانەتەوە بۆ شوێنی ئەو شوێنی کە بڵین داوای لێکراوە ئەجا محکەمە بێ یان خەستەخانە بێ بۆ دەرهێنانی تەقریری طبی یان پزیشکی دادوەری یان هەر شوێنێکی ترکە پێویست بکات. شنیار سوکێنداوە ئافرەتێکی مناڵ بووە تەمەنی 21 ساڵ بووە دوو مناڵی هەیە من دایکی ئەو من جەرگمە ئەیتر لەوە زیاتر چی بەڵام من ئەومەوێ داواکاریم ئەوەیە شنیار ببرێتە دەر ببرێ بۆ ئێرە ئەبێ بوەستن و ڕامێنن لە مەرگم لە تەرمم سەرتان بنێن بە سینگمە و گۆ بگرن هەناسەم وەک گڕکانە کوڵێ تۆ چییە؟ وێنەی مناڵەکان مەکەوێتە بیرێکی قوڵ و ون دەبێ
ئەزانم سرە مەرگە، مەرگی من نا، سووتانم بەدەستی پیاوێک کە هاوسەرمە، لەسەر چیایەکی بەرزم، مناڵەکانم لە نێو تەما ون ئەبن، ئەوان نا، من ون ئەبم. بەسزایەکی تون بگان ئەو من هیچ کەشێکم لەگەڵ دایکی باوکی ئایلەکەیانیە کەسمان کێشەمانیە و دڵمان لەیانەیەشەوە خراپ نەبوون هەست خۆی بوو بە تایبەتی خۆی داوەشتیان لە سەداشتان خۆی هاوارەکە بسە لەگەڵ شنیاران کرد. وەک ئەوەی ئێمەی ژن لەم شارە پان و بەرینە شوێنمان نەبێتەوە، وەک ئەوەی لە سێبەرمان بێزار بن، ئەڕۆین و شاریش ئێمە لە بیرەکات. ئەمە منم لە نێو کفنێکدا، لاشەم بەستوێتی بە بەستوی تەرمێک لە سەر دەستان و بەرەو گۆڕ. ئەیانەوێ لێرە بمنێژن، ئەمەوێ چاو بە چوار دەورمدا بگێڕم. عادەتی مرۆڤە کە شوێنێکە کات بە ماڵ و مەنزڵ لە چوار دەوری وردەبێتەوە. ئەوێ بزانێ ئەمانە کێن، ئەوێ بزانێ لەگەڵ کێ بۆ بەدراوسێ، لەگەڵ کێ ڕاز و نیازەکات، کێ ئەکا بە دۆست و کێ ئەکا بە هاودەم. ئەمانە بۆوان، ئەم کێلانە بۆ هێندە بچووکن، کوا ناویان، کوا ناو نیشانیان، کوا دواوتەکانی سەرکێلەکانیان، من چۆن بانگیان بکەم؟ ئەمانە ژنن، پیاون، چین. بە ناونیشانی خۆیەوە بە خاکس پێدرا بۆ ئەوی ببێ بە عرف و عادەتێک لە دوای دێکانەوە ئیتر هەم گۆڕی ژنە بێ ناونیشانەکان نەمێنێ، ئەمە کۆتایی پێبێ و هەم هیچ ژنێک لە هیچ سوچێکی هەرێمی کوردستاندا بەبێ ناسنامە نەنێژرێ. چاوانی ئەبڵق، چاوانی ماندووی ترساو، ئەم ژنانە ناناسم، دیارە لە ترسی چارەنووسی هاوشێوە ئاگرین، دەستەوەستان و چاڕوان، وەک ئەوەی ڕۆژێک بێت لە پەنای منە لەم گۆڕستانە، وەک من ژێر خاک بخرێن. هەر دۆسیەیەک ڕووەدا لە ناومانە دیاسا بکەینە سەروەری خۆمان، چونکە ئەو کاتە تووشی هەڵە نابین، تووشی گوناهی گەورە نابین. ئێمە هەموەکو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە حکوومەتی هەرێمی کوردستان کاری زۆرمان ئەنجام داوە و لەو پێناوەشدا قوربانی زۆرمان داوە، هەم بە ڕۆحی و هەم بە معنەوی. دوایینیش قوربانی هەر گەورە کە لە ماوەی ڕابردوودا لە مانجی 12 لە پێناوی ڕزگارکردنی ژنێک لە توندوتیژی یەکێک لە ئەفسەرە باشەکانی بەڕێوەبەراتیمان لە کاتی جێبەجێبکردنی ئەرکەکانی سەرشانیدا شەهید نەقیب محەممەد لەو پێناوەدا جانی خۆی بەخشی بۆ پاراستن. ئەم حملەیە زیاتر بۆ بڵین وروژاندنی مەوزوعەکە بوو کە دیسان خۆمان وەکو حکوومەت خۆمان ئیحراج بکەین بۆ ئەوەی ئیشێ بکەین لەسەر ئەم مەوزوعە. ئاسانە تۆ بە ئیشی ڕۆژانە بە کێشەی موچە، بە کێشەی بودجە، بە کێشەی خزمەتگوزاریەوە سەرقاڵبی و هەندێک لەم خاڵانە کە خاڵێکی سلبین لەسەر بڵین سومعەی حکوومەتەکەمان لەبیر بکرێت. بۆیە من هیوادارم کە سوپاستانەکەم کە خۆتان ئەم مەوزوعاتان جوڵاندووە لای من دیسان، ئەوێ دائیمەن بەبیر خۆمانی بێنینەوە، بەبیر خەڵکی بێنینەوە کە ئەمە غەڵەتە، ئەم کەسە لە ژیانە ڕێزی لێ نەگیرە، حەقە لە مردنە ڕێزی لێ بگریت. گوێم لێ بوو ئێرە گۆڕستانی بێناونیشانەکانە، من چاو ئەگێڕم و بە دوای ناوی ژنێکە ئاگەڕێم، بە دوای ناوێکە کە ببێت بە هاوڕێ و ڕاز و نیازی خۆمی بۆ باس بکەم، بۆی باس بکەم کە چۆن بەغەدر و لە تاریکە شەوێکدا کوژرام، وەک بێکەسترین و بێناوترین
مرۆڤی ئەم جیهانە پان و بەرینە. گۆڕستانێک دروست بووە. ئەم گۆڕستانە هەر کاتێک ژنێک کە کوژراوە کە سوکارەکەی وەریان نەگرتووەتەوانێ لە ڕێگەی شارەوانی و دام و دەستگاکانی تر براوە نێژراوە بەبێ ناسنامە و شوناسی خۆی بە ژمارەیەک بە خاکیان سپاردووە. چەند پیاوێک دێن کە کێلێکیان هەڵگرتووە، ناوی منی لەسەرە. من یەکەم ژن ئەبم لەم گۆڕستانە بە ناوی خۆمەوە. هیچ کات بیرم لەوە نەکردبووە کە ناوی مرۆڤ ئەوەندە گرنگ بێت تا ڕۆژەی لە نێو ئەم هەموو گۆڕە بێناو نیشانەدا من بە ناوی خۆم نێژرام. من ناوم دێکان تارقە. لە شەوی 12/12/2021 بە دەستێکی ڕەش کوژرام. ئێمە بیدایەت کە ئاگادارەکرێن لە شارەوانی و ئاگادارەکرێن لژنەی سەقەبرانەکانمان هەیە. لژنەی سەقەبرانەکان تۆبی عەدلی پەیوەندی پێوەکە کە تەرمێکی نەناسراو هەیە خاوەنی نییە لە تۆبی عەدلیە. ئەویش من ئاگادارەکە کە هەستم بە هەڵکردنی گۆڕەکە و ئامادەکاری بۆی بۆ کاتی ناشتنی. طبعا من ئەو ڕۆژە ئاگادارمەکە بۆ ڕۆژی دوایی گۆڕەکەی بۆ هەڵەکەنین. ئەگەر پیاو بێ خۆمان ئەیشوین. ئەگەر ئافرەت بێ باجیەک هەیە خێری بنووسێ ئینشەڵڵا ئەو بۆمان نەشوات. خام و کفنەکەی نەیتر خۆی چێتە ژوورەوە ئەیشوات و ئەیپێچێتەوە و ئیتر ئێمەش ئەچین ئەیخێنە ئایا ئیسعاف بێ ئایا ساری خۆمان بێ ئەیهێنین بۆ گۆڕستان تەسلیم بە خاکێک. ئافرەت بۆ کە ناشتومانە باوکو دایکی بەدزێوە هاتوون لە ترسی کوڕەکانی. لە ترسی کوڕەکانی بۆی نایان کوژن ئەوانیش نەکوژن هاتوون سەردانی گۆڕی کچەکەیان کردووە بە بێدەنگی. یا براکەی هاتووە مراقەبەی کردووە مەسەلەن دایک و باوکی بەدزێوە هاتوون وەکو بە ئاشکرا نەهاتوون. ئەم مردۆ بێکەسانە تەڵقین ناکەین لەبەرەوە مەلا ئامادە نییە زۆرجار دەستمان ناکەین مەلایە کە تەڵقینەکە زەروریش نییە. خۆم و کرێکارەکان و مامۆستاکەیش بە جەماعی نوێژەکەین. جاری وایە 5 کەسین، جاری وایە 4 کەسین، جاری وایە 6 کەسین، جاری وایە خەڵک و خوایەکی لێوەڕوا ڕێبوار خەڵکێکی تر یەت بەشداریەکە لە کاتی نوێژەکەیە لەسەر گۆڕەکە. ساڵی 2021 مردومان زۆر ناشتەوە بەڵام 5 ئافرەت بوو. 2022ش دەوری 8 جەنازەمان ناشتووە دوانی ئافرەت بوو. ئەم 22 کە یەکیان ئەم خوا لێ خۆش بووە لە پشتمانەوەیە. ئەبێ چیتر کەسێک نەنێژرێت تاکو و نەزانی کێیە. ئەبێ هەموو خۆ لە وڵاتانی تریش هەیە بڵین گۆڕ هەیە کە نووسراوە لەسەری لە ئینگلتەرە لە ئەمریکا ئەننۆون نەناسراو بەفعلی نەناسراوە خۆ کە تۆ نەزانی یەکێک کێیە ناتوانانی خۆ بە زۆر ناوێکی بۆ دروستکەی. بەڵام پێم وایە ئەتوانین زیاتر بکەین بۆ ئەوەی هەوڵ بدەین بزانین ئەمە کێ بوو. و لە ڕووی دیئەنەی ئێستا فەحسی دیئەنەی هەیە خەریکە کوردستان پێشەکەوێ لە مەجای ئەو فەحسەیە زۆر قایمە لایە لە لای پۆلیس و ئاسایش لای ئەو کەسانەی کە ون بوونە کە شکات کراوە کە فڵان کەس دوور کەوتووەتەوە لە ماڵەکەی. بۆیە ئەگەر تۆزێ جوهودێک سەرف بکرێ پێم وایە ڕەنگ بێ 75% ئەو حاڵەتانە کەشف بکرێن. ئەگەر ئەمانە جەنازەکان لە تۆب عەدلی بمێننەوە بۆ فترەیەکی زیاتر لەوەی کە ئێستا هەیە ڕەنگ بێ بە فشارێک لەسەر تۆب عەدلیەکانمان. بەڵام پێم وایە ئەتوانین زیاتر بکەین وەکو حکوومەت وەکو دام و دەستگا فەرمیەکان دەم و دەستگا ئەمنیەکان و دەم و دەستگا خەدەمیەکان بۆ ئەوەی ئەو کەسانە بناسرێنەوە. دەرد و ئازار ترس و سەرکوت بەشێک بوون لەو ژیانەی کە من تەنیا 19 ساڵ تێیدا ژیام. 19 ساڵی ژیان
لە سەردەمێکی هەڵە و لە کۆمەڵگایەکی هەڵە. هەندە جار هەندە کات ئەوەی کە هەتە نایبینی تا نەڕوات ئەو لەلات قەدری هەبوونی نازانی یان دەدا